كومبانيات جيهان موتورز دڵنیاتان دەکاتەوە بە باشترین شێوەز خزمەتان بکات. من شركة جيهان موتورز نبارك لكم بقدوم سنة جديدة ونتمنى أن تكون سنة مليئة بالحب والأفراح والتوفيق للجميع. A new year is like a blank book. The pen is in your hand. It's your chance to write a beautiful story for yourself. From Jihan Motors, we wish you a happy new year. Trust, safety and certainty are our main goals. Happy New Year from Jihan Motors. لە جیهان مۆتۆرزەوە پیرۆزبایی ساڵی 2020 تان لێ دەکەین بە هیوای ئەوەی ساڵی نوێ بێتە ساڵێکی پڕ چالاکی و بەدیهێنانی خەونەکانتان. برخت شاتوخن كلوخن جيهان موتورز كتل بطلوخن شات تريل بويسري ومليثا من تحبها وشلامها وبسخوثها. بمناسبة أعياد رأس السنة الميلادية الجديدة 2020 جيهان موتورز تبارك لكم هذه السنة الجديدة. جيهان موتورز شركة عديدة ينجي يلوس مبارك وسن. جیهان مۆتۆرس ئەو شوێنەیە کە دەتوانن تەواوی متمانەی خۆتانی پێ ببەخشن. ساڵی نوێتان پیرۆز بێت. Jihan Motor Services will be guaranteed as usual. Wish you a happy new year. ئۆفەر و خزمەتگوزارەکانمان لە جیهان مۆتۆرزەوە بەردەوام و باشتر دەبێت لە ساڵی 2020دا بەمبەستی خزمەتکردنی هاوڵاتیان. بەلکەفتا هاتنە سەرساڵە نوێ کۆمپانیا جیهان پیرۆزباییە هەوێن هێژا دکات. ام جیهان موتورز بریکاری رپیده تویوتا پیرۆزباهی ساڵانی لە هەوێن ڕێزدەر دکەین و هیڤیاما باشترین خزمەتگوزاریە بۆ هەمیان.